لە بەرامبەر شکستهێنانیدا داوای هەڵوەشاندنەوەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت. خراپترین بوجە بە بۆچوونی ئەحمەدی حاجی ڕەشید کابینەی نوێم شکستی هێنا و چارەسەر ئەوەیە دەست لە کار بکێشێتەوە. ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی پەرلەمانی عێراق ڕایگەیاند پێناچێت کابینەی نوێمی حکوومەتی هەرێم بتوانێت چاکسازی بکات، ناشتوانێت هەموو گرفتەکان لەگەڵ بەغدا چارەسەر بکات. پەرلەمانی کوردستانیش ناتوانێت ئەو دەستگایە بێت کە سنوور بۆ حکوومەت دابنێت. بە بۆچوونی ئەحمەدی حاجی ڕەشید چارەسەر بۆ دۆخی هەرێم ئەوەیە کابینی نوێم دەست لە کار بکێشێتەوە و حکوومەتی کاربەڕێکەر کارەکانی بەڕێوە ببات. یاسای هەڵبژاردنەکان هەموار بکرێتەوە بە جۆرێک پەیڕەوی سیستەمی فرەبازنەیی بکرێت. لە ماوەی 6 مانگیشدا هەڵبژاردننی بە سەرپەرشتی نەتەوە یەکگرتووەکان بەڕێوە بچێت. لە هەمان کاتدا ژمارەیەک مامۆستای زانکۆ و نووسەر و چالاکوان لە بەیاننامەیەکدا داوای دەست لە کارکێشانەوەی کابینەی نوێم و پێگێنانی حکوومەتێکی نیشتیمانی دەکەن. لە بەیاننامەکەی ئەو چین و توێژانەدا هاتووە کاتی ئەوەیە کابینەی نوێم کە درێژکراوەی ئەو فۆرمەیە کە لە دوای یەکگرتنەوەی شکلی هەردوو ئیدارەی هەولێر و سلێمانی هاتۆتە ئاراوە شکستی خۆی ڕابگەێنێت و دەست لە کار بکێشێتەوە و حکوومەتێکی بچووک و بێلایانی نیشتیمانی دروست ببێت. کاریش بۆ جێبەجێکردنی داوا هەنووکەیەکانی خەڵکی کوردستان و هەڵبژاردننی پێشوەختە بکات و ئاڕاستەی سیاسەت و بەڕێوەبردن لە هەرێمی کوردستاندا گۆڕانکاری ڕیشەیی بەسەردا بێت. لە بەشێکی دیکەی بەیاننامەکەیاندا مامۆستایانی زانکۆ و نووسەر و چالاکوانان باز لەوە دەکەن ئەزمموی ساڵانی ڕابردوو سەلماندوویەتی دامەزراوەکانی حکوومەت و پەرلەمان و دەسەڵاتی دادوەری جگە لە سێ دامەزراوەی کارتۆنی هیچی دیکەنی. دەستگا ئەمنیەکانیش ئەرکی سەرەکیان بووە بە سەپاندنی دەسەڵاتی پارتی و یەکێتی بەسەر هەموواندا. لە بەیاننامەکەدا ئاماژە بەوەش کراوە ناومێدی خەڵکی کوردستان بە تەنها لە سیاسەتی چەوتی دەسەڵاتەوە سەرچاوە ناگرێت بەڵکو بەشێکی دەرەنجامی سیاسەتی نائەقڵانی هێزەکانی ئۆپۆزیسیۆنە. کوردستان لای خۆشیەوە سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان ئاماژە بەوە دەکات حکوومەتێک بگاتە مانگی 6 یەک موچەی ئەم ساڵ بدات پێویستە بڕوخێ. سۆران عومەر ئەوەش دەخاتە ڕوو حکوومەتی قەیران دەیوت پارە نییە و داهاتیان لە 0 نزیک بووەتەوە بەڵام وتمان ڕاست ناکەن و پارەیان هەیە. بەبێ ئەوەی بەغدا پارە بنێرێ موچەیەکیان بە 75 ڕۆژ دابەش کرد کەواتە پارەیان هەیە و بێمنەتن لە خەڵکو بەم جۆرە موچە دەدەن. ناڕەزایەتیەکان لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێم لە کاتێکدایە لە کارنامەی کابینەکەدا هاتووە کە کار بۆ ئەنجامدانی چاکسازی و شەفافکردنی داهات و پشتیوانی کاری چاودێری پەرلەمانی کوردستان دەکەن. بەڵام دوای زیاتر لە 10 مانگ تێپەڕبوون بەسەر تەمەنی کابینەکە تاوەکو ئێستا هەنگاوی بۆ چاکسازی ڕاستەقینە نەناوە و لە دابینکردنی موچەش شکستی هێناوە.